أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام ميم. تلك آيات الكتاب الحكيم، هدى ورحمة للمحسنين الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم بالآخرة هم يوقنون. أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. ومن الناس من يشري لهو الحديث ليضل عن سبيل الله بغير علم ويتخذها هزوا. أولئك لهم عذاب مهين. وإذا تتلى عليه آياتنا ولى مستكبرا كأن لم يسمعها كأن في أذنيه وقرا. فبشره بعذاب أليم. إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات النعيم خالدين فيها وعد الله حقا وهو العزيز الحكيم. خلق السماوات بغير عمد ترونها وألقى في الأرض رواسي أن تميد بكم وبث فيها من كل دابة وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم. هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه بل الظالمون في ضلال مبين. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەناوی خوای گەورە، خۆشەویستانم زۆر خۆشحاڵم کە لە شەوێکی تری پڕ لە میهری ئیلاهی، شەوێک پڕ لە چاکەی خودا بەسەرمانەوە، شەوێک پڕ لە سۆز و خۆشەویستی خودا بەسەرمانەوە، شەوێکی پڕ لە عیبادەتی مانگی ڕەمەزانی پیرۆز دینەوە خزمەت. خوای گەورە ڕۆژوو تاعەت و عیبادەت و پەرستشتەکانی هەمووتان قبوڵ بکە، لە هەر جێیەک عیبادەت دەکەن، لە هەر شوێنە عیبادەتی خواکەن، خوای گەورە لێتانی وەربگرێ. ئەم شەویش لە بەرنامەی سیگەوهەر دینەوە خزمەت. خوای گەورە تاعەت و عیبادەت و ڕۆژوودان لێ قبوڵ بکە، سفرە و خوانی هەموو لایەک پڕ بێ لە بەرەکەت و پڕ بێ لە میهری ئیلاهی.
سڵاو لێ بنێن سڵاو لە تۆش بێ کاک گۆران. ئەگەر ڕەمەزانە چۆنی؟ وەڵا لەخوا بەزایە بەس برسیمە بێتەوە. وردەوردەوا کۆتاییش پێێت. ئەرەوەڵا الوداعین. ئەرەوەڵا لەوەدا. خی گەورە لێمان قبوڵ بکە خی گەورە عیبادەتی هەموو لە قبوڵ بکە ئینشاءالله. ئەی تۆ لەگەڵ ڕەمەزانە چۆن؟ الحەمدولله سپاس بۆ خوا. زۆر باشی سپاس بۆ خوا. سڵاوی خۆی گەورەتان لەبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی سیگەوهرە زۆر خۆشحاڵین لە شەوێکی دیکەی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. هیوادارم خۆی گەورە ڕۆژ و تەعاتی هەموو لایەکی قبول فەرموو بێت و ئەم شەویش لەگەڵ هاوکارانمان لە بەشی کۆنتترۆل و هاوکارانی پشت کامێرا و هاوکاری ناستۆدیۆم کاک گۆران پرۆگرامی ئەم شۆتان پێشکەش دەکەین و بابەتێکمان بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە. بێگومان ئەگەر کەسێک بە گرنگیەوە لە مانگی ڕەمەزان بڕوانێت هەر ڕۆژێکی ئەم مانگەوە گەوهرێکە بۆ خۆی. بێگومان ئەگەر عیبادەتەکان بە پشێوەیەکی باش پڕاوپڕ بەوەی کە هەیە بە تەواوەتی گرنگی پێ بدات، بێگومان لە کۆتایی مانگی ڕەمەزاندا گریانی خۆشی دەڕێژێت لە جێتی ئەوەی پەشیمان بێتەوە. بۆ ئەوەی بزانین چۆن چێژی عیبادەت بدەست بهێنین لە مانگەدا، بۆ ئەوەی بزانین کە چۆن لەو عیبادەتانەی کە دەیکەین لە مانگەدا بە تەواوەتی چێژ وەربگرین، بە تەواوەتی بتوانین گرنگی تەواوەتی خۆی پێ بدەین چی بکەین. ئەم شەوێش بە میوانداری میوانەکانمان هەم کەشێکی ئیمانیتان بۆ دەڕەخسێنین، هەم کەشێکی عیرفانیتان بۆ دەڕەخسێنین کە سرودمان بۆ ئێوەی خۆشەویستیش ئامادەکردووە. هەروەها ئەم شەویش دەڤژێنێکمان لەگەڵایە کە بێگومان پارچەی دەژێنێت بۆمان و میوانەکانیشمان بە ئیوانداری زۆر بەڕێز مامۆستا یوسف حسێن پێشنێژ و تار خوێن کەم شەو لەگەڵماندا لە ستۆدیۆ و هەروەها محەممەد دڵشاد کە قورئان خوێن و سرود بێژە و هەروەها بڵند محەممەد کە دەڤژەنە ئەم شەو لە ستۆدیۆ لەگەڵمانە بن. ماوەسان زۆر بەخێر بێت. خوا سەربەرزتان اللهم آمین. ماوەسا یوسف لە جەنابتەوە دەست پێ بکەم ڕاستەخۆ پێم بڵێ پێناسەی عیبادەت چییە؟ ئایا عیبادەت لە چی پێک دێت؟ ئەو عیبادەتە ڕاستەقینەیە چێک کە پێویستە مرۆڤ ئەنجامی بدە؟ دستان خوش به بسم الله الرحمن الرحيم الحمد لله وأصلي وأسلم على من ختمت به النبوات والرسالات الذي أرشدنا إلى طريق الله. دستان خوش به بحقت بابتك قرنة يما أقر ورد بينا وخواي قورا أفرمي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. أم آياتك كشجيرة حصري شكردوها وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. بلام أجر ورد بينا ولا قضية عبادات كاك قران عبادات أم آياتا لوات الجور لعبادتي بو إيمد باس كرد به أو عبادتي تلك بي أو تريد شعائر لوات اللي راجع نبيته. كخاي قرا كافرمي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. بريو إنسان تنها بودرس كرو كبرستشي من كان کۆمەڵێک لە جین کۆمەڵێک لە ئینسان پەرستشی ناکەن. ئەی یعنی چی ئاوا فراوان بەم گشتگیریە فەرموویەتی. کابێ ئەمە حاڵی بین کە عیبادەت دوو جۆرە. عیبادەتێک کە بە معنای جێبەجێکردنی فەرمانە کەونیەکان و جێبەجێکردنی شەرایعەکان فەرمانە کەونیەکان کەس ناتوانێت دەرچێت. پێت خۆش و پێت ناخۆش بێت تەمەنە دەڕوا. پێت خۆش و پێ ناخۆش بێت ئەبێ شەو ڕۆژ بەسەر تا بێت و تەمەنت بڕوا و نەخەرە بێ نان بخۆیت و نەخەر هەنێ بابەت هەیە بەسەر هاتی ئەپەڕێ. ئێمە ژووکو ئینسانی ئیماندار کۆمەڵە بابەت هەیە ئێم خوای گەورە لەگەڵ ئینسانەکانە حتا دار و درەخت و هەمووی وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم. إخوة التسبيحات كوابه أمانش عبادة بنداتيك إلا من أمثالكم أوانش أمة يمن كوابه أم عبادتك أخوائي يقول لم آتي بإما فرمي واتا رخصتن ڕێککردنی سیستەماتیکێک بۆ ئینسان و بۆ جنۆکە بۆ ئیدارەدانی ئەم سەرزەویە کە خۆی گەۆر ناوی ناو عیبادەت. عیبادەتێک دیرە پێوترێت شەعائیر دروشمەکان کە خۆی گەورە فەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. سبحان الله. ئالێریا بێ حاڵی بین ئێمەی ئینسان ئەتوانم بڵێم لە سێ جۆر لە سێ بەش پێک هاتوین. بەشێکیان بیر و هۆشە، بەشێکیان ئەم جەستەیە، بەشێکیان دڵە. ئەگەر هەرێکیان لەمانە بەپەلەلەی حاڵی نەبی چکە دووبارەیەکەمەوە ئێمە کاتی ئیمتیحاناتی ئێمە ئەم 53 ڕۆژی دنیاە
ئەگەر لەم دنیاە نەتوانی ئەم پرسیارانە و ئەم حاڵەتانەی خۆت حاڵی کەیت زۆر خراپە، چکە دوایچیت ناو دنیایەکە کە پێوترێ دنیای بەرزەخ کە هیچ کارێکت پێ ناکرێ. بۆ ئینسانێ پەلە بکە، فریا بکەوێت. ئینسان ئەتوانێت بە بیرکردنەوە بە عەقڵ خوا بدۆزێتەوە، چکە هەر هەموو ئەم سەرزەمینە خوای گەورە بە کۆمەڵە یاسای داناوە، ئەم یاسانە بە عەقڵە دۆزرێتەوە. ئیتر یاسای فیزیاییە، یاسای کیمیایە، یاسای جەبرە، یاسای هەندەسەیە، نەخەر یاساکانی ترە. خوای گەورە یاسانی بۆ تۆ داناوە توانیم بە خالقێ بدۆزیتەوە، خالقی حەق بدۆزیتەوە. ئینسانیش کە لە جسم لە لاشە پێک هاتووە کە خوای گەورە دوای پێوترێن پێ ئەڵێن نەفس، نفسیشی بۆ ئێمە ڕوون کردوتەوە کە نفسی ئەمارێ، نفسی لەوامێ، نفسی مطمئینێ. نفسی ئەمارە بیست و عادەتەن بۆ معلوماتتان، یعنی هیچ کاتێک نفس حەزی بەوە نییە تۆ مقەیەد بیت و منقاد بی بۆ کۆمەڵێ بابت. ئایا تۆ ئەتوانی ئەم نەفسانە بدۆزیتەوە؟ پەلە بکە ئەی ئینسان، چکاوکو شارەتن پێکرد کاتی تۆ کاتت ینی هاکە وەرەقەی ئیمتیحان لەبەر دەستە هەڵگیرە، جا تۆ ئەگەر نەفسی خۆت نەدۆزی بێتەوەوانی لە کوێیت چیەکەیت؟ چ وەزعێکت هەیە دوایی بکەیتە ناو حاڵەتەکەەوە کە تۆ دڵنیابە بۆ ئەم سەرزەمینە دروست نەکراوی. ئالەمەوە ئینسانە بێ لێ حاڵی بێ کە خوای گەورە ئەفەرمێ وەرە ئەی ئینسان وەرە ئەم قورئانە، جا ئەگەر ئەم قورئانە ئینسان تۆزێک لێی ورد بێتەوە لێ حاڵی بێ، خوای گەورە هەموو هەستەکانمان هەموو حاڵەتەکانمان ئەجوڵێنە فی سەبیلەی کە خۆی بدۆزینەوە، ذاتی حەق بدۆزینەوە، دۆزیمانەوە. ستیڤن هوک هەمانەی ناسین کابرایەک بڵین عالیمێکی زۆر گەورەی کۆمپیوتەر بوو، بیستومە کەوتوێتی توی خۆیان من ئەمزانی تۆ هەیت بەس بە منیاوە تۆسیانیت تەسەوڕم نەکرێت تۆسیانیت بۆی نەمتوانی پەرستشە بۆ بکەم. کەوایە بە عەقڵ ئینسان ناتوانێت پەرستشی خوا بکە، بە ڕۆح یاخود بە دڵ ئینسان ناتوانێت پەرستشی خوا بکات. بۆ یەکە سەیری پەرستشەکان کەین. خوای گەورە فەرمێ كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تجوعون لعلكم تعطشون لعلكم تحسون بأحوال الفقراء. کامەناهەمی زۆر مامۆستا فەرموویەتی بۆی هەستکەین بۆی کە فەقیرەکان چێن. نەخێر، دڵنیابە بۆ ئەوە نییە. تو ئەبێ ساڵ 12 مانگ هەست بە فەقیر بکەیت، نەک لە ڕەمەزانە. ڕەمەزان بۆ ئەوە نییە، خوا پێی وتووی بۆ چییە. بۆیە کەوا بێ فەلسەفەی عیبادەت ئەمەیە. عیبادەت بە مەعنا فراوانەکەی واتە گوێڕایەڵی فەرمانەکانی خوا یاخود جێبەجێکردنی فەرمانەکانی خوا لە قسەتە، لە گفتارتە، لە کردارتە، لە قسەی زمان و قسەی جەستە، لە کردەوەی جەستە و کردەوەی دڵ و کردەوەی هەموو ئەندامەکانتان. ئەمە ئینسانە بێ ئەمە پێوترە عیبادەتێکی گشتگیر و فراوان. شەعائیرەکانیش ئەمانن، وەکو ئیشارەتم پێکرد ئەم شەعائیرانە هەر یەکەی ئەتوانم بڵێم خوای گەورە بۆ ئێمەی ڕوون کردوێتەوە بۆچی نوێژکەین، بۆچی ڕۆژوو بگرین، حتا زەکات. ئاخر زەکات من پێسەکەم بە گیرفانمە پارە دەرەکەم. خوای گەورە فەرمێ خذ من ئەموالهم صدقة. بۆچی؟ تطهرهم بها وتزكيهم بها. معقولة من پارە دەرکەم و پاک ببمەوە؟ قەیناکەوە خەڵک ئەڵێت تەطهیر یعنی بۆ مال، ئەی تەزکیە بۆ ماڵە، نەخێر بۆ ڕۆحە. بۆی کابێ عیبادەتی شەعائیری ئینسان ئەگەر لێی حاڵی نەبێت ئەبێتە بار بەسەریەوە، ئەبێتە قورساییەک، ئەبێتە ناڕەحەتیەک، ئەبێتە ماندووبوونیەک. وای لێدێ کابرا خواخوایەتی مەجارێ بدۆزێتەوە بۆی کە بە ڕۆژوو نەبێ، خواخوایەتی دەرفەتێ بدۆزێت بڵێ کاکەجا من نوێژ ناکەم، بۆم ناکرێ هیلاکم ماندووم. کەوا بێ عیبادەت معناکەی بە معنە فراوانەکەی ئەوەیە، بە معناکەی تری ئەوەیە گوێڕایەڵی تەواو لەگەڵ مەحەبەتی تەواو لەگەڵ چاوەڕێی ئەجر و پاداشتێکی تەواو. بابێ مەلای تۆ کاک محەممەد چۆن دەست پێ کرد بە قورئان خوێندن هەروەها سرود بێژی چۆن ئەم دوانە بێکەوە فۆ کردوێتەوە لە کێکەوە خەریکیت؟ سەرەتا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. پێشەکەی سەرەتا دەستخۆشیم بەرنامەجوانەتان لێکم، هیوادارم هەر سەرکەوتو سەفراز من ئینشاءالله. وڵاهی هەر لە سەرەتای ژیانمەوە هەر لە مناڵیەوە دەستم کرد بە خوێندنی قورئانی پیرۆز لای چەند مامۆستایەکی بەڕێز کە لێرەوە سڵاو ڕێزمە هەیە بۆیان دەستیان ماچەکەم.
و بۆ سرود وتنیش هەر لە 2 ساڵت بۆ 2 ساڵە بەدەستم پێ کردووە. الحەمدولله لە مناڵێ بەهرەیەکم تایە کە ئەوی سەوتخۆشیە کە فەزلی خوای گەورەیە و فەزل و منەتی خوای گەورەیە کە هەدایەتی پێمان. چی لە ماڵەوە زیاتر هاوکاری دەکات؟ وەڵا هەر دایک و باوکم لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆیان دایک و باوکم پشگیری مەکەن بە تایبەتی و مامۆستاکانیشم خوای گەورەیان ڕازبین ئینشاءالله. زۆر باشە. چۆن دەست دایە سرود بێژی چکە ئەوانەی کە زیاتر قورئان خوێنن ناچن بەلای سرود بێژی یاخود ئەوانەی کە سرود بێژ نەڵن قورئان خوێندن شێوازێکی جیاوازی هەیە یاخود چەند ڕێگایەکی جیاواز و مەقامێکی جیاوازی هەیە؟ وەڵا هەر خولیایەکی خۆم بوو ینی حەزم لێ کردووە و دەستم پێ کردووە تر هەرەوە ئاوا بووەڵا. دەستخۆش. تۆش بەخێر بێی کاک بڵەنجیان. کاک بڵەند تۆ لەکەیەوە خەریکی ژەینی دەفی؟ والله ئەوەی ڕاستی بێ سەرەتا دەستپێکردنی من بە ئامێری دەف گەڕێتەوە ساڵی 2010 بەڵێ لەو کارە دەستم پێ کرد. ئەو کە ئەمان بینی لە تەکیە و خانەقاکانە بەدەست ژەنیارەکانەوە حەزێکی ڕۆحیمان بۆ دروستکرا. لەو کاتەوە منیش دەستم پێ کرد لای چەند مامۆستایەکی بەڕێز تەتایسەر بەرداوە. بەس کاک محەلماکێکە بدەیتە کاک بڵەند تا حەسێت نەبێت. ببرە کاک بڵەند لە مەسیقی لە بواری مۆسیقا و دەف و ئەوانەیە چەند دەست دەورە بینی هێندە ڕۆح هێندە ئەوەی کە ئەو نۆتانە لە مێشتایە لە دڵتایە ئەمە دەوری هەیە لەسەر ژەینی دەفەکە کە چۆن تۆ معنی چەند دەست و پەنجە و تەکنیک دەوری هەیە ئەوەندە ئیحساس ئەبێ بوونی هەبێ. بەڵێ خۆی ئەو شێوازی بەکارهێنانی تەکنیک و دەستە گەڕێتەوە بۆ ئەو کەشەی کە تۆ تایە و کەشە ڕۆحەی کە تۆ تایە ڕاستی ینی زۆر تەرکیز ناکردە سەر نۆتە و ئەم بابەتانە. ئەو کەشەی کە توی تای ئەو کەسێک کە سوردەکە ئاخوێنێ بەپێی ئەوەیە کە تۆ کەویتە چ کەشێکەوە بەپێی ئەوە ڕیتمەکەیت. زۆر باشە. پێمان خۆشە گوێبیستی یەکەم مناجات بین کاک محەممەد ئەگەر حاضرن فەرموون. اگر لطفت هبه ایمانا بپرژینم لباتی سایر دنیا کم بچاوی دل تو بینم بچاوی دل تو بینم بهشتم کای لفکرایا ما بستم بندگی تویا ما بستم بندگی تویا اواتم توی ایمانم توی دل عرش و جیت ایدینم دل عرش و جیت ایدینم اگر لطفت هبی یا رب ایمانا بی بپرژینم ایمانا بی بپرژینم لباتی سایر دنیا کم بچاوی دل تو بینم بچاوی دل تو بینم چند واسفی چند دوزخ بڵێ سەیبێ باکم نییە لە شەڵاوی باکم نییە لە شەڵاوی بە عەشقی تۆ گەر ڕژابێ بەسەر سینەم دەسرینم بەسەر سینەم دەسرینم ئەلەو بەدای ڕەوەج دارە لە بازاڕی هەواخواهێت لە بازاڕی هەواخواهێت دەبا بێوا پەرێشانم
نەشای ماستی و جار جار سەرێ دەرهێنێ بێداری سەرێ دەرهێنێ بێداری مەشغەڵات چۆن نهێنی بێ سۆزی ئەوینی ئاگرینم سۆزی ئەوینی ئاگرینم مەلا حەقی لە دەستدایە قازی منسوور و دەروێشە قازی منسوور و دەروێشە لە شیری سەر بڕین و سەر بڕاوی هەردوو ڕێبینم بڕاوی هەردوو ڕێبینم ئەگەر لوتفت هەبێ یا ڕەب ئیمانە بێ بەپەرژینم ئیمانە بێ بەپەرژینم لە باتی سایری دنیاکەم بە چاوی دڵ تۆ بینم بە چاوی دڵ تۆ بینم ئای خوازاتان باتەوە یاخوا بە خێر بێنەوە. دەستان خۆش بێ دڵتان خۆش بێ. بەڵێ خۆشەویستان پێشەوەی بچینە لای مامۆستا و دووبارە لەسەر تەورەکەمان درێژە ببین ئەمەوێت ئاماژە بە سپۆنسەرەکەم بکەم کە MK شۆپینگە کە لەشەکانی ئێمە دابین کردووە هەروە زۆر لە ناونیشانیان دەکەوێتە بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە یەکەم دوکانی لە چکەتوان سەردانیان بکەن کۆمەڵێک لە چکی تازایان بۆ هاتووە. بەڵێ مامۆستاگیان با بێمەوە لای تۆ باسی عیبادەتە کرد کە چییە؟ ئەمەوێت بزانم ئایا چۆن چێژ لە عیبادەت وەربگرین ئێمە وەکو موسڵمانێک بەتایبەت لە مانگی ڕەمەزانە چۆن بتوانین ئەو عیبادەتانەی کە لە مانگەدا دەیکەین چێژی تایبەتی لێ وەربگرین؟ وڵای جا بەحقەت جارێ بە گوشارت پێکرد ئێمە لە عیبادەت حاڵی بین خاڵی یەکەم. خاڵی دووەم با بزانین ئێمە ئەم عیبادەتانەمان خیتابی خواییە بۆ کوێ؟ چونکە ئەگەر بزانین خیتابی خواییە و بۆ کوێ دڵنیا بە ئێستا تۆ گەر میوانێکت بێت ئەیبەی بۆ کام ژوورە ئەو ژوورە ئەڕازێنیتەوە. جوانە. تۆ ئەگەر ژووری میوان ئێستا بەحقەت لەگەڵ ڕێزمان ژووری میوان لە زستانە زۆر ساردا ئەوە چە میوان نەبیت زۆر احتیمامی پێ نادەی بەڵام هۆڵەکەت کاڵێ میوانێکم دێت ئەی ڕازێنیتەوە ڕێکیەکەی تەصفیەکەی نایڵی شتێکی خەوش و ئەم سەراوسەری تیابێ چکا میوان دێ عیبادەت بە میوانی بزانە میوانی کوێیە ئیشارەتم پێکرد ئێمە عەقڵمان هەیە جەستەمان هەیە ڕۆحمان هەیە یاخود دڵمان هەیە میوانی دڵە ئایا تۆ توانیوتە دڵت ڕەبڕازێنیتەوە ڕاستی کەیتەوە ڕێکی کەیتەوە صافی کەی بۆی ئەو میوانە بێت خی گەورە فەرمێ ئینەها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور يعني چی ئەم قسەیە بۆ یەکەوە بێ ئێمە با تێبگەین عیبادەت ئەو میوانەیە کە لە دڵی ئێمە ئەدا بەداخەوە ئێمەش دڵمان ئێستا هەمومان بڕۆ دوور کە عادنوێشکە با خەیاڵت نەڕوە چێژی لێ وەرەگری با خەیاڵ دەڕوە کە خەیاڵت ڕۆیشت یانی تۆ نەتوانێ جارێ هەر ئەوەڵەن هەکەم هەنگاو بۆ ئەوی بتوانی بگەیتە ئاستێک کە ئیستیقبالی میوانەکە بکەیت کە تۆ توانیت ئیستیقبالی میوانەکە بکەیت ئەو میوانە تۆ هەرچی بۆ دانیت هەرچی بۆ دانی حەزلی چێژی لێ وەرەگری جا بۆیە نمونە عملیەتان بۆی هەنمە یاخۆت هەمومان میوانمان دێت تۆی ئینسانی ئیماندار نوێژ دێتە پێشەوە واز لە ڕەمەڵان بێنە نوێژ دێتە پێشەوە بە چه شەوقێکەوەچی بۆ نوێژ جا دڵێک حەقد و غەرەزی تیابێ دڵێک خۆشەویستی دنیا تیابێ دڵێک غەیری خوای تیابێ دڵێک بە هەزار حاڵ جێگای ئەوەی تیابێتەوە کە تۆ بتوانیت لەگەڵ خوای خۆتان مناجا بکەیت چێژی چی؟ بۆیە ئەگەر ئێمە ئەمانەوێت چێژ لە بەندایەتێکمان وەرگرین وەرە با بگەڕێنەوە بۆ حاڵەتی دڵەکانمان یەکێک لە عاریفەکان ئەڵێت حاڵی دڵ ئاوا هەیە حاڵی دڵڵێ
الله ئەگەر ئینسان بێوێت دڵی خاڵی کات لە هەموو شتێک ئەڵێ ئین الملوکە ئیذا دەخەلوا قەریەة ئەفسەدوها وجعلوا أعزة أهلها أذلة. خۆشەویستان دڵی ئێمەش وڵاتە، دڵی ئێمە ژیانی ئێمەیە، دڵی ئێمە ژیانی ئێمەیە. هەتا دڵ ماساغ نەبێت و چێژ لە عیبادەت وەرناگری، عیبادەت چێژیشی هەیە، لات سەیر نەبێ. پێغەمبەری خوا کە ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەریحنا بیها یا بیلال، بیلال بڕۆ دڵ و ڕۆحمان پێی ئاوەدان کەرەوە. وای کەوانین خۆشەویستان دڵنیا بە ئەبێ ئێمە بگەنەوە ئاستان نەگەین چێژی لە بەندایەتی وەرناگری. کاتە هەموو کەسە ناتوانێت بگاتە ئاستی چێژبینی لە عیبادەت. ئەتوانیت ئەم ئینسانە بۆ معلوماتتان من زۆر جار وتومە ئەوەی کە پێغەمبەران کردویانە عەلەیهیمو سەڵات وەسەلام ئێمەش دەتوانین بیکەین. ئەگەر نەتوانین پێغەمبەران کابێ زیادن. مامۆستا یوسف لەرەیە پرسیارێکی باشێتە پێشەوە، یعنی ئێمە ئەگەر نەتوانین یعنی ئەو پرسیارەی کە ئەنجامی ئەدەین یعنی نەتوانین چێژی لێ وەربگرین ئایا قبوڵە؟ خوای گەورە قبوڵێکە کە نەتوانین چێژی لێ وەربگرین، چونکە هەر پەرستێ بە ئیخلاسەوە بێ بێگومان چێژی هەیە. ئەگەر نەتوانین چێژ لەم پەرستانە وەربگرین تەنها هەرێکە جێبەجێ بکەین، ئەمە خوای گەورەمان قبوڵەکە؟ ئەتوانم جیایکەینەوە ئیخلاس لەگەڵ حاڵەتی دڵا جیاکەرەوە، چونکە تۆ کە نوێژەکەیت دڵنیاوە بۆ خوایەکەیت، بەس دوایی لە ناو نوێژەکەیە چیەکەیت، دوای چۆن ئاخر پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵام نوێژ میعراجی موسڵمانە. میعراج یانی چی؟ لە جەناب دەپرسم. میعراج واتە تۆ ئەگەیتە ویساڵی خوا، لەگەڵ خوایە قسە ئەکەیت. من بۆیە زۆر جارێن نمونەی مادیە هێنمەوە. ئەگەر تۆ بچی بۆ لای پادشایەک زەحمەت نەبێ کە ئەتەوێ قسەی لەگەڵا بکەیت، قسەکانت داناڕێژی؟ ئەکری ئەگەر لە قسەکانە نەبێت باشترین جل لە بەرەکەی هەر بۆ لە ڕووی ئەکری ئەگەر لە قسەکانە نەبێت. دەی برا عەزیزەکەم خوشکە سەنگینەکەم، تۆ کە نوێژەکەیت لەگەڵ خوایە قسە ئەکەیت. ئەزان ئەتەحیات لله یعنی چی؟ لەواتە زۆر کەسمانێنێت لێ حاڵی نەبی. ئەم قسانەی کە ئێمە لە تەحیاتە ئەیکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شەوی میعراجە لە بەردەمی پەروەردگارە کردوێتی. ئەتەحیات یعنی سڵاوت لێبێ پەروەردگارە، سڵاوت لێبێ، سڵاو لە خواکەی. بۆیە من پێ دەڵێم ئێستاشی لەگەڵاوێ مەسەلەی ئێمە وەڵڵا ئەگەر بگەینەوە ئەم حاڵەتی کە ئێمە عیبادەت و چێژ لە بەندایەتەکانمان وەرگرین و بگەینە حاڵەتی دڵ، ئاخر بەیعەت الڕیضوان هەموومان نەزانین چی، شەجەرەت الڕیضوانیش ئەزانین کوێ. خوای گەورە فەرمێ چی؟ فعلم ما في قلوبهم فجعل من بعد ذلك فتحا قريبا. فعلم ما في قلوبهم. الله أكبر. ڕجات هەنیەکەم با ئێمە بگەڕێنەوە بۆ دڵ لە شتی ڕووکەش بالاچین. ڕووکەش زۆر ئێمەی ماندوو کردووە، ڕووکەش وای لێ کردوین لەزەت لە هیچ نەکەین. لەگەڵ ڕێزمە هەندێک خەڵکی شەیە مساعدە بۆ ئەو بابەتە نەکەی ئەم عیبادەتە ئاوا هیە، وەڵا ئەبێ کاکە قاچ دوابێ، وەڵا ئەبێ کاکە لەچکەکە دوابێ، وەڵا ئەبێ کاکە شەڕەکە دوابێ، وەڵا کورە مەکە کاکە. بابەتانە هەمومانی ماندوو کردووە، هەمومانی هیلا کردووە، هەمومانی وا لێ کردەوە کە ناتوانین وەکو پێویست بوەستین. ئەسڵەن من لە نوێژە کە ئەوەستمە ئەو کابرا داماوە کە لەواچێت قاچی ئاوا گرتی بێ دنیا گومانی پێ بم لە جاتەوەی کەم ناگەم نوێژەکەم پێ. بۆیە گەڕانەوە بۆ دڵ قەناعەت وابێ کە تۆ دڵت پێویستەکە وابەستەکەی کەوتە الله ئەکبەر. بەس الله ئەکبەر یعنی چی الله ئەکبەر؟ خوا گەورەیە. تەحەداکەم لە نوێژا کێشەکانت بێتە پێشەوە، لە نوێژە ئەوەی کە خۆش دەوێت دێتە دڵتەوە، لە نوێژە ئەوەی کە حەزت لێتی دێتە پێشەوە، لە نوێژە ئەوەی کە بە حسابی خۆت بابەتەکانی کە دنیاییە و کەسابەت و کاسبی دێتە پێشەوە. الله ئەکبەر بۆمە الله ئەکبەر نەبێ بێگومان. بۆیە بەڵێ بە تەئکید چێژ ئەی پێغەمبەری خوا نافەرمی عەلەیهی سەڵات وسەلام ذاق طعم الإيمان، ذاق طعم الإيمان، کابێ ئیمان تام و چێژی هەیە، ئیمان تام و چێژی هەیە، نەک ئیمان هەر یەکێک لەو عیبادەتانە. ئاخر بەپێی هەر سیستەمێک تۆ بیبینین مەسەلەی ڕۆژوو وەرە تۆ خۆت برسیەکەیت، خۆت برسیەکەیت و خۆشت تونیەکەیت. سەرۆرمانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة أن يدع طعامه وشرابه. يعني چی ئەم فەرمایشتە؟
نكوى في غمر خواه فرمي عليه الصلاة والسلام من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. من قام رمضان إيمانا واحتسابا، جان إيمان واحتساب هدو كان مقابل الله بوي خواه يقول فرمي لعلكم تتقون. دڵ نیابە عیبادەت و بەندایەتی هیچ شتێکی ڕواڵەت هیچ شتێکی ڕواڵەتی تیان نییە. دەسۆژمەوە بەردەوابین لەگەڵتە دەسۆش. کاک محەممەد پێش ڕیشتە لای منازاتێکی تر حەزەکەم پێم بڵێ کاریگەری سوورەت بێژەکە زیاتر لەسرە سەرسانی بەدەنگی چێ؟ وەڵاهی لە کوردەکانی خۆمانە بە تایبەتی مامۆستا سەرنگ عابید کە لێرە سڵاو ڕێزم هەیە بۆی زۆر کاریگەری ئەو لەسرم هەیە بۆ شەهرام مەنسووریش هەردووکیان بڵێن بە تایبەتی گوێ لەوانەگرم و کاریگەری ئەوان بەسەرەوەی لەگەشتان سا پێتوانم منازاتێکمان پێشکەش بکەم بەسەرچاو. گریام و پارامەوە کەس جوابی نادەمەوە گریام و پارامەوە کەس جوابی نادەمەوە وتم دێم بۆ مەدینە بۆ لای ڕەسوول ئەڵڵاوە وتم دێم بۆ مەدینە بۆ لای ڕەسوول ئەڵڵاوە تەنها جارێ بتبینم کافیە بۆ جاري بتبينم كافية بو حياتم هرچند بلاش دورم بالم بعد الليلاتم هرچند بلاش دورم بالم بعد الليلاتم گریام و پارامەوە کەس جوابی نادەمەوە هالشبك أخاوم بأواتم بتبينم هالشبك أخاوم بأواتم بتبينم قربانة بم سروارم بيشواي دنيا ودينم قربانة بم سروارم بيشواي دنيا ودينم قريام جوابی نادەمەوە گریام و پارامەوە کەس جوابی نادەمەوە وتم دێم بۆ مەدینە بۆ لای ڕەسوول ئەڵڵاوە وتم دێم بۆ مەدینە بۆ لای ڕەسوول ئەڵڵاوە. دەنگتان خۆش بێ ئینشاڵڵا دەست خۆش بێ دەست خۆش بێت. بەڵێ هەروەها زۆر سپاسی سپۆنسەری سەرەکیم کە لە چەکانی وەدابین کردوم MK شۆپینگ دەکەم کە دوکانەکەیان دەکەوێتە بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە یەکەم دوکانی لە چکەتوان سەردانیان بکەم. ئێستش کە گۆران با بچینە لای ڕکلامی بازرگانی دواتر بەردەوام بین لەگەڵتانە.
دووبارە سڵاوی خوای گەورەتان لەبێ خۆشەویستانم بەردەوامین لەگەڵتان مامۆسای بەڕێز دووبارە دێمەوە خزمەتت ئەو خاڵنە چین کە دەماگەێنێتە چێژی عیبادەت و چۆن بەردەوام بین ئیستیقامەت بدەین بە عیبادەت بە چێژەوە وڵا جارێ یەکەم بێت لە خۆمان حاڵیکەین عیبادەت چێژی هەیە چکە خۆی عەرەبە لە فەهم سوال نصف الجواب جارێ تۆ لە خۆت حاڵیکی کە عیبادەت چێژی هەیە ئەگەر لەوە حاڵی بووی کە عیبادەت چێژی هەیە ئەجا هەوڵی بۆ دەی کە تۆ گەر قەنەعەتت بە شتێک نەبێ بە ئامانجێک نەبێ ناگەیتە هەوڵی بۆ نادەی بەڵێ عیبادەت چێژی هەیە چۆن بگەینە ئەم چێژە ئەمە گرنگە چکە بەحقەت ئەگەر هەندێک نمونە ئەهێنینەوە دوایی سیرەکەن ئەگەر ئەمە چێژ نەبێت لەزەت نەبێت ناگەین یەکێک لەوانە هەوڵدان و تێکۆشانە والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا من لە دەورەیەکی عەقیدەیە پرسیارێکم لە تەلەبەکانم کرد لەوەچە پرسیارەکە زۆر سەیر بوو بێ بەڵام هەر حەزم کرد پرسیارە لێ بکەم وتم تۆ لای خوا چییە خوا لای تۆ چییە تەوان لەوەچێ خەڵک گەرم پرسیارەکە زۆر لای ناڕەحەتی بەڵام تۆی پرسیار لە خۆت کەی خوای گەورە فەرمێ والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا تۆگەر لە ذاتی حەق تەعالا لەخوا حاڵی نەبیت دڵنیابە ناتوانی ئەو مادووبوونی خۆش بکەیت تاوان نەفرێک نیکێ لە تەلەبەکانتی وەڵا من نازانم بەس نەفرێک لە شوێنی توی خوا سەنتەرە وتم زۆر جوانە خوای گەورە سەنتەرە بەزان سەنتەر یعنی چی وتی وەڵی نازانم بەس بۆ ئیتر بیستم بەزیت حەزەکەمە بڕۆکەیتەوە تەمان بمڕونکردنەوە کە کەواڵی خوا سەنتەرە تۆ ئەبێ هەچی ژیانی خۆت هەیە هەچی ژیانی خۆت هەیە بیخەیتە ناو ئەو ڕێڕەوە کە ئایا خوا قبوڵێتی یا قبوڵی نییە کە خوا ئەوێ یان نایەوێ ئەوە سەنتەرە سە تۆگەر تۆڵی ئەم بینایە سەنتەرەکەی لوایە ئیتە ئەوە ڕایگرتووە ئەبێت خوا تۆی ڕاگرتی بێ لە ژیانە گەیشتوێتە ئەو ڕادەیە کە ئەم خوایە پێویستت بەوەیە کە ڕایگریش ناخۆ خوای گەورە هیچ پێ بخۆ لە حەدیثی قودسیە خوای گەورە فەرمێی بەندەکان من ئێوەم بۆ دروست نەکردووە کە بڵێ مەڵا ئیشێکم پێتان بێت یاخود قورسایەک لەسەر شانە بێت لای بن یان دەور و پشتم قەرەباڵغ نەبێت و من حەزم کردەوە قەرەباڵغ من بۆ بەندایەتی ئەوم دروست کردووە کاڵم بەندایەتی ئەمە بەندایەتی فراوانەکەیە بۆیە یەکەم هەنگاوە بە ئینسان بزانێکە تۆ ئەبێ ئامانجێکت هەیە کە ئەوەیە چێژ لە بەندایەتێکە وەرگریت دووەم ئەم خاڵانە یەکەم وەکوی شارت پێکرد هەوڵدان تێکۆشان و ماندووبوون هەممان نەزانین جسمی ئافرەت جسمێکی زەعیفە لە ڕووی عەزەڵەوە پس ئافرەتی وایە 200 کیلۆ هەڵەگرێ بەچی ئەمەی کرد ریاضەیە ئێتۆ بۆچی ئامادەی ئەگەڕێنەوە بۆ پرسیار بۆ ئەو حاڵەتی تر ئێمە لە جەستە لە ڕۆح یاخود لە دڵ لەگەڵ بیرکردنەوەیە یاخود لەگەڵ ناو مێشکین ئێ بۆ جەستت قبوڵتە تۆ تەمرینی پێ بکەیت و ڕێزەی پێ بکەیت و هەوڵی پێ بدەی بۆی کە جسمت ساغ بێ ئەی بۆچی ڕێزە بە ڕۆحت ناکەی ڕێزە بە دڵت ناکەی دەی ڕێزە نەکەیت دڵنیا بە ناکەیت ئەو ئامانج گەورەترین ڕێزەش قورئانە بۆی کە ئینسان بگاتە ذاتی حەق تەعالا خوای گەورە فەرمێ آيتك الله أنزل أحسن الحديث كتابا متشابها مثاني تقشعر منه جلود الذين يخشون ربهم تقشعر جلود الذين يخشون ربهم يعني شيء ما آيات خواهي قرأ فرمي أم آيات أم قرآن من دابزانو باشتين حديث هر كسيك بيخوانتو مشاركة بدن ياده مشاركة بدن ياده چەند جار تو قورآن خوێنەوە مشاركة بدن تاهاتو کە پێویستەکە قورآن ئێمە سێ شێوازی خوێندنەوەی قورآنمان هەبێ چونکە قورآن خوای گەورە کە ئافەرمێ کە ئاەتەکەم ئینشەڵڵا بێتەوە یاد بعد أعوذ بالله من الشيطان الرجيم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا كابي آية دبي إيمان زيادك قرآنك أبا بيخوانيتو لي حالي بي تدبر لقرآن
ئەو گەێنێتە ئەو تاموچێژی تاموچێژە وەکو شارتم پێکرد ئەبێت تۆ هەوڵ بدەیت بۆ ذاتی حەق تەعالە لەخوا حاڵی بە لەو ذاتت هێبگە کە تۆ هەیە دووەم قورئان خوێنەرەوە وەکو ئەمە هاتە خۆی گەورە فەرمێ تقشعر جلود الذين يخشون ثم تلين جلودهم وقلوبهم سبحان الله ئەمە هاتە من هەرچەند زۆر هەوڵم دا یعنی سەیری کە خۆی گەورە فەرمێ پاشان جەستەی ئەو ئینسانە ئیماندارە نەرمە بێ ئەنجا دڵی نەرمە بێ سبحان الله ئەم قورئانە جەستەت نەرمەکات ئایا تۆ گەیشتوتە ئەو ڕادەی کە ئاوام ئەمەڵە بکەی لەگەڵ ذاتی حەق تەعالا و لەگەڵ بەندەکانیە تەواو خۆی گەورە کافرمێ دڵ و جەستەیان نەرمە بێ بۆچی تۆ کاتێک سیارە لێخوڕی کاتێک کە تۆ لە مزگەوتای کاتێک کە مناڵت عاجزەکە جا من خۆی گەورە ڕەحممان پێ بکە و هیدایەتمان بات دڵنیا بە ئەوەی کە لە دەور و پشتە بێتاقەت دەکات جا خێزانتە مناڵە فڵانە هەموو کاتێکیش لەسەر خۆنیت تو ڕەژە بیت بێتاقەتی ژەبیت بۆیە بابەتێکی تر بۆ گەیشتن بە ذاتی حەق تەعالا خەلوەیە خەلوەت زۆر گرنگە کە ئێمە ئیهمالمان کردووە عەبدوڵای کوڕی عەباسەوە بزانم خەوێگە بینی ئەم خەوە لە ڕووی نایەوە پێغەمبەری خوای باسکە عەلەیهی سەڵات وسەلام بە خێزانیە فەرمێ بڕۆ بە پێغەمبەری خوا بڵێ عەبدوڵا ئەم خەوەی بینی ئەفەرمێ چی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەڵڵی عەبدوڵا پیاوێکی زۆر باشە ئاخ شەو نوێژی بکردایە ئەزان ئێستا هەموو ئەو خەڵکانش کە ئێستا گەیشتوونەتە حاڵەتێکی ڕۆحانی لە دیانەتەکانی تریشە دیانەتی بوزایە هەر دیانەتی ترە ئەزانی خەلوەتیان هەیە ئەزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو ساڵێک ئێمە باسیەکەی لە سیرەیە هەموو ساڵێک یەک مانگ لە ئەشکەوتی حیڕایە بۆ بۆچی ئەم دڵە ئەم ڕۆحە جا لێرە تەمان بابەتەکان زۆرن ناتەوەم خی گەورە یارمەتیمان بتوانین فریای کەوین خی گەورە فەرمێکی الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تمت في منامها ئەم ڕۆحەمان ئەم دڵەمان پێویستی بە لیقا و ویساڵی خوایە ویساڵ و لیقای خوا لەگەڵ مرۆڤەکانە ناتوانیت پێویستەکە خەلوە بێت ئەوەش کە خوای گەورە فەرمێ ئەوانش کە ناتوانن لەگەڵ خوایە خەلوەیان هەبێ ئیلان و بیلان لە کاتی خەوتنە هەر ئەبێ بگاتەوە بەخوا الله يتوفى الأنفس حين موتها ئەو زاتە نەفسەکان وەرەگرێت لە کاتی مردنە والتي لم تمت في منامها ئەوەی کە نەژمردووە نەک ئەوەش ئەوەی کە عیبادەت و بەندایەتیش ناکە في منامها لە خەوە خەو چییە؟ ئەم جەستەیە خۆشەویستان ئەم جەستەیە کە بێڕۆح من خۆم حاڵەتم بەسەر هاتووە حاڵەتی جیابوونەوەی ڕۆح لە جەستە ماڵم لە شوێنێ بوو مامۆستا محەممەد ڕەزا خوای گەورە دەرەجەی عەلی کە تازە شەهید ببوو ڕەمەزان بوو لە مزگەوت گەڕابوومەوە لە ناو میوانەکە خەوم لێکەوتبوو ئەو نەمزانی ڕۆحم ڕۆیشت ڕۆی بۆ ئاسمانەکان جەستەم لەوەیە ئەزانم کە ڕۆیشتم گەشتم مامۆستا محەممەد ڕەزا شەوە چاوم لێک ناوە ویستمە تۆزێ بخەوم گەیشتمەوێتی یوسف ئەزانی ئێرەش زۆر قورسە واش ئاسان نییە هاتمەوە سەرەکەم خێزانم بانگ مەکە یوسف تمەوە چییە؟ وەڵی تۆ ئەوە چەندێ بانگ دەکەم جواب نایتەوە وەڵام لێرە نەمام بۆیە الله يتوفى الأنفس حين موتها ئەگەر ئێمە ئەبزانی ڕۆحمان پێویستی بەوەیە کە پاکی کەینەوە لەو خەوشانی کە هەیە تووشە بین نەزارێکە جا بۆیە تاوانیش وازێنان لە تاوانی یەکێکە لە هەنگاوەکان بەرەو لەزەتتان چام چێژ بینین بۆیە والتي لم تمت في منامها فيمسك الذي قضى عليه الموت ويرسل الأخرى بۆیە ئەگەر ئەم ئینسانش لەگەڵ خواشیان نەبێ لەگەڵ خوایە خوش دەناسێ ئەبێ ئەم ڕۆحە ساتێکی هەبێ لەگەڵ خوایە کە خەو ئەگا بە ویساڵی خوا کاک محەممەد ئەگە بەرهەمێکی ترسان حازر بێت باگومان لە بەرهەمێکی ترسان بێت بێنەوەم هیچ منیا هاتووم و مەحرومەمەکە بێنەوەم هیچ منیا هاتووم و مەحرومەمەکە قەد لە دەرێگای خۆی گەدان
قد لدرقاي خوي قدانا كاتدر صاحب كرم أي رفيقاني طريقة عداد عشق متشاركان أي رفيقاني طريقة دارد عشق متشاركان يان بجاري بمكوش جرقم بخنجر باركان يان بجاري بمكوش جرقم بخنجر باركان هالكسي هاتوتي من عاشق بروا مكان تالا سرقونا نشاني زخمي مهران قزنبي تالا سرقونا نشاني زخمي مهران قزنبي أي إمام المرسلين شمس الهدى بحر الهمم أي شفيع المذنبين خير الورى مولى النعم أي شفيع المذنبين خير الورى مولى النعم توبي تشريف لولا سير ما زاغ البصر توبي تشريف لولا سير ما زاغ البصر تو مقامي لي مع الله توبي نوري قدم تو مقامي لي مع الله توبي نوري قدم بين وامي جمالي هاتوم محروم مكان بين وامي جمالي هاتوم محروم مكان قد لدرقاي خوي قدانا كاتدر صاحب كرم قد لدرقاي خوي قدانا كاتدر صاحب كرم دەنتان خۆش بێخوا مامۆستا پرسیارەکەی دەبوو ینی هەمووش کۆکەرەوە لەوەی کە کاتمان زۆر کەم ماوە مامۆستا من پرسیارێکم بۆ دروست بوو لەوەی کە باست کرد ئایا کەسێک ئەگەر لە خەڵوەتانە بێ لەگەڵ خوددادا شەو نوێژ نەکات یان بەپێی پێویست قورئان نەخوێنێت تەنها نوێژە فەرزەکان بکە ئایا چێژ لە عیبادەت نابینێم کەسە؟ جەم لە سەرەتا باسم کرد ئێمە عیبادەت دوو بەشی چاکەینەوە یەکەم ئەو فەرزەی کە لەسەر شانمانە ئەوە فەرزەکەت ئەدا کردووە ئەگەر نەشگەی بیت نەژێتە ئەو چێژە بەڵام ئەگەر تۆ بتوێ ئەو بگەیتە ئەو چێژە من زۆر جار هەیە نمونە هێنمەوە کەسێک کە خەریکی کەسابەتە قبوڵێتی لەم کەسابەتەیە زەرەرکە هیچ کەسێک ئەی بۆچی لە عیبادەتاتەوێ زەرەرکەی کاک ئەی سەرۆرمان نافەرمێ صلی الله عليه وسلم خراپترین دز ئەو دزەیە کە دزی لە عیبادەت دەکات کە دزی لە نوێژەکەی بکات تیان پێغەمبەری خوا چۆن دەبێ نوێژکی دزی بکرێ ئێ فەرمووی وا هەیە دی ئەڕوات نوێژەکە بەڵام سێیەکی نەخێر دوویەکی جاری وایە نیوەشی ڕۆیشتووە چونکە لی تێ نەگەیشتووە لی حاڵی نەبووە ئەیوەنی سەرۆرمان صلی الله عليه وسلم فەرمووی خوای گەورە نوێژەکانی کردۆ بە دوو کردەوە لە بینی بەندەکانیە بۆیە بەڵێ دڵنیاش بن تەمەنەوە ئەمڕۆ یاخود بەیانی باسی حاڵەتی بەدرە بڵین یادی بەدرە کە حەڤەی ڕەمەزان کە بەدری کوبرایە یعنی بە حەقەت ئەگەر ئەو دەرسانی کە لە بەدرە ئەخوێنرێتەوەنی هیچ شتێک یعنی ناتوانی پێناسەیکی ئیلا تام و چێژی عیبادەت و بەندایەتی نەبێ قبوڵت بێ بە کەمترین هێز و قووەتەوە بەرەنگاری ئەو هێزە بیتەوە ئەمە چی پێوترێ
ئەمە تام و چێژە تەمان بەڕاستی ئەڵم من یەکێکی تریش لەوەی کە ئینسان بتوانێت تام و چێژ لە عیبادەت بکات با مامۆستای هەبێ من لا شەیخە لەه فەشەیخ و شەیطان بەداخەوە من جابرایە گوتی من ئێستا حاڵی بووم پیاوچاکانی پێشووی کە قورئانیان بەدەستەوە ئەگرت کاتیان بیرە چۆوە چەند وەخت خەریکی قورئان خوێندنم نێ نەزانی کاتەکەی تەوان ئابیدێک دایکی ئەڵێ خۆزگەم کوڕم بمبینی ئەیتایە بخەوتی ئەیتایە هەڵێ هەیە وەڵڵاهی کە شەو دێت نازانم چی بکەم لەبەر شیرینی شەو تام و چێژی عیبادەتی شەو نوێژ ئیتر من ناتوانم بخەوم ئێستا مۆبایلەکانمان لەگەڵ ڕێزمە گەنجی وا هەیە کە ئاوە مۆبایلی بەدەستەوە گرت سوێن بەخوا گەشتە نوێژی بەیانی مۆبایلەکەی دانانێت لەزەتی لێبینیوە دەوەرە گەنجە شیرینەکەم وەرە لەزەت لە عیبادەتەکە و بێنەواز لە مۆبایل بێنە وەرە هیچ نەبێ ئەم مانگە تەمان ڕەمەضان مانگی تەدریبە تەدریب بۆ هەموو بابەتەکان علمی سەلمانێتی علمی نەفس ئێستا ئەگەر ئینسان بتوانێت یەک مانگ لەسەر شتێک بەردەوام بێ پێکرێ یەک مانگ واز لە شتێ بێنێ پێکرێ علم سەلمانێتی بەڵام بەداخەوە شەیطان بڵێ بەستراوەتەوە بەڵام ئەفرادەکانی و ئەنسارەکانی و ئەتباعەکانی مۆبایل و تەلەڤیزیۆن و فڵان و فیسار ئەو وەزایی بۆ ئێمە خوڵقاندووە بۆیە با ئێمە هەوڵ بدەین گەورەترین شتی تریش وازێنن لە تاوان بەکەم مەزانە یەک نەزرە تەوان نەزەر ئەوە نا من مەڵە سێری ئافرەتەیە بکەم تر نەزەڕێ نە حاڵەتی دڵ ئەگەر ئینسان لەم بەرنامەیە من داوا لە ئەو کەسە ئەەکەم کە ئێستا ئەبینی ئەم بەرنامەیە با بگەڕێتەوە بۆ دڵ بزانە ئەسراری دڵ یعنی چی بزانێت نەخۆشەکانی دڵ یعنی چی بزانێت چۆن ڕاضە بە دڵی بکە کە توانی ئەمانە بکە دڵنیا بە ئەگاتە لەزەتی ئیمان و ئەگاتە لەزەتی عیبادەت بەڵام وەک پێم وتی گەورەترین مشکلە نەخۆشەکانی یاخود تاوانەکانی دڵە لە تاوانی جەستەش خراپترە دەستخۆش ماوەسایی زۆر مادومان کردی چین لای کۆتا خۆحافیزی بکەین ئێمە خۆحافیزەکەن و ئەچینە لای کۆتا بەرهەمیان و بە بەرهەمەکەی ئەوان کۆتایی پێهێن خۆشەویستانم زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتان ئەم شەو زۆر سپاس بۆ مامۆسایانی بەڕێز ماندوومان کردن دەنگیان خۆش بێ مامۆستا بەوتە جوانەکانی بەرنامەکەی دەوڵەمەند کرد هیوادارم شەویشی عاریفانە و پەرلەمیر و خۆشتان لەگەڵمان بەسەر بردوێ بە مناجاتێکی تری کاک محەممەد و کاک بڵند کۆتایە بەرنامەکەیانی هەتاوەکو شەوێکی تر و تەوەرێکی تر و هەروەها هیوادارم بخوای گەورە ڕۆژ عیبادەتی هەموو لای قبول بکات بخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ بێت دەروون پڕ لە زەمزەمم گرانە دەوای دەردەکەم پێغەمبەر گیانە دەی دەوای دەردەکەم وەلا مەدینە وەلا ڕەوضەکەی طاها لەمینە ئەی دەوای دەردەکەم وەلا مەدینە وەلا ڕەوضەکەی طاها لەمینە ڕەسوولم فەرمووی ئادای بیلالیان بۆ بێڕەحمی وەرە سەردانمان کە بانگی فەرموو گشت خەڵکی گریان بیریان هاتاوای پێغەمبەریان کە بانگی فەرموو گشت خەڵکی گریان بیریان هاتاوای پێغەمبەریان دەروون پڕ لە زەمزەمم گرانە دەوای دەردەکەم پێغەمبەر گیانە ئەی دەوای دەردەکەم وەلا مەدینە وەلا ڕەوضەکەی طاها لەمینە ئەی دەوای دەردەکەم
خوا حافیز ئەیلام خۆشیە وەیلا ناو ڕەحمان لەبین ماڵاکەی و منبەری حەزرەت وەیلام خۆشیە وەیلا ناو ڕەحمان لەبین ماڵاکەی و منبەری حەزرەت دەروون پڕ لە زەمزەمم گرانە دەوای دەردەکەم پێغەمبەر گیانە دەی دەوای دەردەکەم وەلا مەدینە